سەبارەت بۆی کە چۆن لەیرە بووین ئێمە لە بە هاوکاری و بە پشتیوانیەکی باش بەڕێز کاک سەرباز شێخ سەرباز لە جێگیری پارێزگاری لەندەن لامبێت و هەروە لەگەڵ کوردیش سۆسایەتی ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا تەمان قساکەم بیرمان لەوە کردو کە یادی هەڵەبجە ینی جارێکی تر زیندوو بکەینەوە و پاڵپشتێکی بەهێزی بۆ دروستکەین لە بەتایبەت لە ناو ئەوانەی کە لە حکوومەت و لە سەرکی حکوومەتی بەریتانیا ئیشەکەن و مادووبوونێکی باشمان هەبوو بەڵام سپاس بەخوا ڕەنجێکی و نەتیجێکی باشیشمان هەبوو ئەمڕۆ ئێمە لە لەندەن لە تاون هۆڵ کە شوێنێکی معتەرەفی ناسراوی بەریتانیایە توانیمان کۆمەڵێک کۆمەڵێک پەرلەمانتاری بەریتانی و لە نوێنەرایەتی شارەوانەکان و پارێزگار و نوێنەرایەتی حکوومەت لێرە کۆ بکەینەوە و هەروان نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز عوسمان بایدەمیر و هەروەها دکتۆر هەواڵ بووبەکر سپاسی ڕێزەکەیەکەین کە بەدەممانەوە هات لە کوردستان و تایبەت بەم یادەی ئێمە هات بۆ ئێرەمە بەڕاستی جێی فەخر و شانازیە و هەروەها پارتە سیاسیەکانی کوردستانی خۆشمان کە لەگەڵمان بەشدار بوون وهروەها کۆمەڵێک لە کوردستانیانی ئازیز و کۆمەڵی خەڵکی بیانی کە لەگەڵمان بەشدار بوون لێرە هەمومان پێکەوە هەوڵی ئەوەماندا و دووپاتمان کردەوە شێری ئەم ینی ناسۆرەی خۆمان بکەین لەگەڵ بەریتانیایە ئەوان بۆ ئەوەی لەگەڵ ئێمەیە جارێکی تر جینۆساید و ناسۆر و ئەنفال و کیمیاباران و ناڕەحەتی ڕوبەڕووی کوردستانیانی ئازیزی ئێمە نەبێتەوە چکە بەڕاستی کوردی ئێمە لە ماوەکانی ڕابردووە کاکە گۆ بە خۆت دەزانی زۆر تووشی نەهامەتی بووە تووشی دەربەدەری بووە ئێمە بێت لەم وڵاتە بتوانین کارێکی وا بکەین هەمومان پێکەوە نەیەڵین جارێکی تر ئەم حاڵەتانە بەسەر کووردا بێتەوە و هەروەها وەکو کۆمەڵی کوردی بەریتانیش کاکە گۆڤەندیان ئێمە لە ماوەکانی ڕابردوو ئێستا و لە داهاتوویش هەوڵ دەدەین کارە ڕێکخراوەکانمان لە لۆکاڵی بینە دەرەوە ئەو ئێستا ئەمڕۆ ئێمە توانیمان لەگەڵ حکوومەتی بەریتانیا کارێکی وا گەورە بکەین و لە داهاتوویشە بتوانین لە ڕێگەی شارەکانەوە لە ڕێگەی شارەوانەکان و پارێزگارەکان پارێزەرانی شارەکانی بەریتانیاوە بتوانین کارەکانمان لەگەڵ ئەوانیشە میکسکەین و تێکەڵاوکەین و بۆی لە داهاتووە ئێمە بتوانین خزمەتێکی باش باڕەوەندی کوردی خۆمان بکەین لە وڵاتی بەریتانیا. I would like to welcome all the parties, representatives and members of the UK Parliament, members of the City of London County Council, Kurdistan Regional Government, representation in London and the oppressed Kurdish personalities and royalists. We are gathered today for a painful and heartbreaking memory. Thank you for your warm participation. We hope that we can all prevent the Kurds from facing genocide and Anfal again. Kurds are a nation full of beauty, love, health, and humanity. We, as the Kurdish Association of the UK, continue to guide and familiarize the Kurdish diasporas with UK law. We always try to cross ethnic boundaries and have more coordination with other nations. Thank you for your concern and attendance. وبزماني شيريني خومان ما في وجه بخوم ددم كا هموتان بخير بين نونري حكومة برلماني بريطانيا لنرايات حكومة هرم كردستان وجنابي بارزقاري سليماني دكتور هبال أبو بكر وتواي بارتو لعن السياسي كان بريطانيا وبكردستان إمام ركو بينتو بيادكي ناخجين وناسور وميدكم ام جينوسايد جارێکی تر بەسەر کوردانەیە هەمومان بۆ ئەوە لێرە کوو بینەوە کە ڕێگری بکەین جارێکی تر کورد ڕوبەڕووی ئەم نەهامەتی و لە خراپەیە بێتەوە جارێکی تر و جارێکی تر وای لێ نەیەت کە تووشی دەربەدەری و وێرانی و ئەنفال و جینۆساید بێت. ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لە پێشتر و ئێستا و داهاتوویش هەمیشە هەوڵمان داوە کە کارەکانمان سنووری قەومی تێبپەڕێنێت و هەمانکی زیاترمان هەبێت لەگەڵ دەوروبەرمانە. دڵخۆشین ئەمڕۆ توانیمان خۆشەویستانی کورد کۆ بکەینەوە لەم هۆڵەیە هەمومان بێکۆ بتوانین ڕێگیری بکەین جارێکی تر ئەنفال ڕوونەداتەوە. لەمێ دەیرەوە سپاسێکی تایبەتی کوردیش سۆسایەتی بکەم کە بەڕاستی کینگز کۆلێج کوردیش سۆسایەتی کە یارمەتیدەرێکی باشمان بوون لەم کارەیە و سپاسێکی تایبەتی جەنابی شێخ سەرباز بەرزنجی بکەم کە جهدێکی ماندوو لە ناسانەی کرد ومێ دەکەم هەمومان بتوانین ئەم یادە بە بەرزی ڕابگرین و شکۆی ئەم یادە ساڵانە ئاوا بۆ شێوازە بکەینەوە و دووبارە ڕێگرین لە جارێکی تر
ئازار و ناخۆشی بۆ گەلەکەمان. زۆر سپاس.